لە هەوڵێکی کەمێنەدا دانیشتوانی گوندێکی دوورەدەست بنکەیەکی تەندروستی بۆ خۆیان دروست ئەکەن. بیرۆکەکە هی مەلایەک بوو. پیاوێکی گوندەکەش زەویەکەی خۆی بۆ تەرخان کرد. موختاری گوند و دانیشتوانەکەشی کەوتنە پارە کۆکردنەوە و بە 2 ساڵ تەواویان کرد. ئێمە لە ڕوانگە مرۆڤ دۆستیەکەەوە سیرمان کرد کە ئەمە لە شارستانیەت و حەزارەت و ژیاری شەتوانین بڵێ بەردێکمان خستە سەر ئەو ئاوەدانی کە لە تەواوی سەر ئەرزا هەیە. بەداخەوە ئێستا دەستێکی بۆ کاولکاری ئەمە ویستمان بڵین ئاوەدانی خزمەت بە مرۆڤایەتی و مرۆڤ دۆستیەکات. دروستکردنی نەخۆشگا و مستەشفا و بیمارستانەکان هیچی کەمتر نییە لە مزگەوت. لە ڕوو ئاینەکەیەوە گرنگ خزمەتی بەشەرە، مادام بەشەرە، مادام ئینسانە مرۆڤە، مرۆڤ دۆستەکە هەمومان کۆکاتەوە. بنکە تەندروستیەکە بە ناوی قازی محەممەدەوە ناونراوە. ڕەمزە، ینی سمبولە بەڕاستی بۆ فیداکاری، بۆ خزمەت کاری میلەتەکەی، بۆ ئەوەی خۆی تەبەنی کرد بە قوربانی ئەزمون و تەجربەی بۆی میلەتەکەی سەربەرز بێ لە ناو میلەتانە. لە 2 ساڵی ڕابردوودا موختاری گوندی تازەدێ لە ناوچەی گەرمیان تاوێک لای مەڕەکانی بووە و تاوێکی تریش بە دوای کۆکردنەوەی پارەوە بوو بۆ نەخۆشخانەکە. ئەو دەڵێت لە هەوڵەکانی ناوەستێت تاوەکو یاریگایەک بۆ گەنجەکانی گوند دروست نەکات. چەندجارێ بە پێشنیارمان کرد بۆمان دروست نەکراوە، ئەم کاتش خێرانی شاتە پێشەوەی تر بیرمانەوە کرد خۆمان دروستی بکەین. خەڵکی گەرمیان و هەتا سلێمانیش خەڵکی منتیقە ئەوەی کۆمپانیاکان و خەڵکی خێرخواز دڵەمەند سپاسیانەکەین، هاوکاریان کردوین زۆر. لە چەند گوندێکی دەوروبەریشەوە ڕۆژانە دەیان کە سەردانی ئەم بنکەیە دەکەن کە تەنها یەک کارمەندی بۆ دامەزراوە و تەواوی کارمەندەکانی تر بە پاسەوان و کارگوزاریشەوە خۆبەخشن و بە دڵگەرمیەوە لە بەردەم کارەبای پچڕ پچڕدا کار دەکەن. ئێمە خۆمان پێکهاتووین لە 9 کەس. ئەم 9 کەسە دوانیان پاسەوانە، دوانیان کارگوزارە، دوانیان لە بەشی تاقیگەیە کە ئەمانە هەمویان خۆبەخشن لەگەڵ یەک کەس لە بەڕێوەبەرایەتی دایمەزراندووە لێرەیە، ئەویش کارمەندێکی تەندروستیان. ئێمە بەهۆی نەبوونی کارەباوە زۆر جار کێشەی مختبەریمان بۆ دروستە بێ. دانیشتوانی ئەم گوندە دەڵێن ئیتر سەردانی نەخۆشخانەکانی شار ناکەن مەگەر بۆ حاڵەتی کتوپڕ نەبێت. ئەویش پێویستی بە ئەمبوڵانسە کە هێشتا نیانە. هەموو ڕۆژێک کاتژمێر هەشتی بەیانی دەرگایم نەخۆشخانەیە ئەکرێتەوە و دوای تەواوبوونی داوامی فەرمی داخرێ، بەڵام دوای ئەوەی دایان نەخۆش چارەسەر ئەکرێن و ڕەوانەی ماڵەوە ئاکرێن. بازمەجی دەنگی ئەمریکا گوندی تازەدێ.